جارێکی تر بەرپرسانی پارتی و یەکێتی کەوتونەتە گیانی یەکتری و هەریەکەیان ئەبیتر بە گەندەڵی و دزینی داهات و تەزویر و دزیکردن لە هەڵبژاردنەکاندا تۆمەتبار دەکەن. هەر حیزبە و بە جۆرێک خۆی لە بەرپرسیارەتی دەدزێتەوە و دەیەوێت پاکانە بۆ خۆی بکات. میدیاکانی خۆیان خسووەتە گەڕ بۆ پیشاندانی دزینی داهات و گەندەڵی و سوکایەتیکردن بە خۆپیشاندەران و چەندین تاوانی ترکە دەرحەق بە خەڵکی هەرێمی کوردستانی دەکەن. ئەوەی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەشێک لە ڕۆژنامەنووسان و چالاکوانانی مەدەنی و بەشێک لە پەرلەمانتارانی دەرەوەی ئەو دوو حیزبە هاواریان بۆ دەکرد و هۆشداریان لەبارەوە دەدا. لایەنگران و ئەندامانی یەکێتی و پارتیش ڕاستەوخۆ تۆمەتباریان دەکردن بە هۆکاری ئاژاوەنانەوە. ئێستا ئەو دوو حیزبە و بەرپرسەکانیان بە ئاشکرا دەیڵێن و کەسیش نییە بڵێت ئەرێ ئێوە کە دەسەڵاتداری یەکەم و بێچەند و چوونی ئەم هەرێمەن کێ دەستی گرتوون ڕێگری لەو هەموو دزی و گەندەڵی و بەفیڕۆدانی داهاتە بکەن. هاوشێوەی چەند مانگی ڕابردوو هەر لەگەڵ نزیکبوونەوەی کۆتایی مانگ و وادەی دابەشکردنی موچە کادر و ئەنجامانی ئەم دوو حیزبە هاواریان لێ هەستا و باسی کەمبوونەوەی داهات و ناشەفافی لە کۆکردنەوە و گەڕاندنەوەی داهات بۆ وەزارەتی دارایی بووەوە باسی گەرمی میدیاکانیان. لەلایەک پەرلەمانتارێکی پارتی دیموکراتی کوردستان بە ئاشکرا دەڵێت داهاتی سنووری سلێمانی کەس نازانێت چی لێ دێت و بەشێکی کەمی دەگەڕێتەوە بۆ وەزارەت. ڕاستەوخۆ پەرلەمانتارێکی یەکێتیش بە توندی وەڵامیدایە و ڕایگەیاند ئەوەی لە سیاسەت نازانێت با بچێتەوە سەر کارە سەرەکیەکەی خۆی. لەلایەکی ترەوە شەڕە میدیایەکە گەیشتە ئاستی وتەبێژی هەردوو حیزب لەبارەی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکانی عێراقەوە بەهۆی کەمبوونەوەی دوو کورسی پارتی دیموکراتی کوردستان وتەبێژی ئەو حیزبە ڕایگەیاند کورسیەکانیان بەتاڵان براون. ئەم لێدوانەی محمود محەممەد وتەبێژی پارتی لە کاتێکدایە کە ئەو دوو کورسیە دوو کاندیدی یەکێتی وەریان گرتووە و لە بەرامبەریشدا وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند ئەو دوو کورسییان وەرگرتووەتەوە کە لێیان دزراوە و ئەوەشی وەک هەوڵێکی گەورەی تەزویرکردن لە هەڵبژاردنەکاندا وەسف کرد. شەڕە میدیایەکەی یەکێتی و پارتی لە کاتێکدایە بەشێک لە هاوڵاتیانی هەرێم پێیان وایە ئەوەی ئەم دوو حیزبە لەبارەی گەندەڵی و تەزویر و بەفیڕۆدانی داهاتەوە بە یەکتری دەڵێن ڕاستە، بەڵام گومانیان هەیە کە ئەوە جۆرێک لە ڕێککەوتنی پێشوەختە بێت لەلایەن بەرپرسانی باڵای هەردوولاوە بۆ خۆتزیینەوە لەو بارودۆخە خراپەی کە ئێستا حکوومەت و هەردوو حیزب تێیکەوتون و دەیانەوێت ئەو فشارەی کە لە سەریانە لەو ڕێگەیەوە کەمی بکەنەوە. دۆخەکە ئاسایی بێت یاخود دروستکراو هیچ لەو ڕاستیە ناگۆڕێت کە هەردوو حیزب بەرپرسیاری یەکەمی خراپی بارودۆخی هەرێمن و ئەوەشی ئێستا هەرێم تێیکەوتووە ئەنجامی گوێنەگرتن و حساب نەکردنی هەردوولایە بۆ ئەو هاوار و پێشنیاز و هۆشداریانەی کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە حکوومەت و بە هەردوو حیزب دراوە. ئەوان کە ئێستا یەکتر تۆمەتبار دەکەن بە دزی و تەزویر و گەندەڵی کەواتە خەڵکی هەرێم مافی خۆیانە بپرسن ئەگەر ئێوە خۆتان لەو هەموو بارودۆخە خراپەی کە بەسەر ئەم وڵاتەدا هاتووە دەدزنەوە کەواتە کێ بەرپرسیارە و کێ دەبێت هەوڵی چاکردنی بدات. ئەوە کامە لایەنە کە زیاتر لە 30 ساڵە حکومڕانی ئەم هەرێمە دەکات و هێشتا نەیتوانیوە نمونەیەکی باش پێشکەش بکات. کام حیزب و کام کابینەی حکوومەت خۆی بە بەرپرسیاری ئەو هەموو گەندەڵی و دزی و تەزویرە دەزانێت کە خۆتان بە زمانی خۆتان و لە ڕێی ئەندام و کادرەکانی خۆتانەوە بە ئاشکرا هاواری بۆ دەکەن. جارێکی تر بەرپرسانی پارتی و یەکێتی کەوتونەتە گیانی یەکتری و هەریەکەیان ئەبیتر بە گەندەڵی و دزینی داهات و تەزویر و دزیکردن لە هەڵبژاردنەکاندا تۆمەتبار دەکەن. هەر حیزبە و بە جۆرێک خۆی لە بەرپرسیارەتی دەدزێتەوە و دەیەوێت پاکانە بۆ خۆی بکات. میدیاکانی خۆیان خسووەتە گەڕ بۆ پیشاندانی دزینی داهات و گەندەڵی و سوکایەتیکردن بە خۆپیشاندەران و چەندین تاوانی ترکە دەرحەق بە خەڵکی هەرێمی کوردستانی دەکەن. ئەوەی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەشێک لە ڕۆژنامەنووسان و چالاکوانانی مەدەنی و بەشێک لە پەرلەمانتارانی دەرەوەی ئەو دوو حیزبە هاواریان بۆ دەکرد و هۆشداریان لەبارەوە دەدا. لایەنگران و ئەندامانی یەکێتی و پارتیش ڕاستەوخۆ تۆمەتباریان دەکردن بە هۆکاری ئاژاوەنانەوە. ئێستا ئەو دوو حیزبە و بەرپرسەکانیان بە ئاشکرا دەیڵێن و کەسیش نییە بڵێت ئەرێ ئێوە کە دەسەڵاتداری یەکەم و بێچەند و چوونی ئەم هەرێمەن کێ دەستی گرتوون ڕێگری لەو هەموو دزی و گەندەڵی و بەفیڕۆدانی داهاتە بکەن. هاوشێوەی چەند مانگی ڕابردوو هەر لەگەڵ نزیکبوونەوەی کۆتا
کۆتایی مانگ و وادەی دابەشکردنی موچە کادر و ئەنجامانی ئەم دوو حیزبە هاواریان لێ هەستا و باسی کەمبوونەوەی داهات و ناشەفافی لە کۆکردنەوە و گەڕاندنەوەی داهات بۆ وەزارەتی دارایی بووەوە باسی گەرمی میدیاکانیان لەلایەک پەرلەمانتارێکی پارتی دیموکراتی کوردستان بە ئاشکرا دەڵێت داهاتی سنووری سلێمانی کەس نازانێت چی لێ دێت و بەشێکی کەمی دەگەڕێتەوە بۆ وەزارەت. ڕاستەوخۆ پەرلەمانتارێکی یەکێتیش بە توندی وەڵامیدایە و ڕایگەیاند ئەوەی لە سیاسەت نازانێت با بچێتەوە سەر کارە سەرەکیەکەی خۆی. لەلایەکی ترەوە شەڕە میدیایەکە گەیشتە ئاستی وتەبێژی هەردوو حیزب و لەبارەی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکانی عێراقەوە بەهۆی کەمبوونەوەی دوو کورسی پارتی دیموکراتی کوردستان وتەبێژی ئەو حیزبە ڕایگەیاند کورسیەکانیان بەتاڵان براون. ئەم لێدوانەی محمود محەممەد وتەبێژی پارتی لە کاتێکدایە کە ئەو دوو کورسیە دوو کاندیدی یەکێتی وەریان گرتووە و لە بەرامبەریشدا وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند ئەو دوو کورسییان وەرگرتووەتەوە کە لێیان دزراوە و ئەوەشی وەک هەوڵێکی گەورەی تەزویرکردن لە هەڵبژاردنەکاندا وەسف کرد. شەڕە میدیایەکە یەکێتی و پارتی لە کاتێکدایە بەشێک لە هاوڵاتیانی هەرێم پێیان وایە ئەوەی ئەم دوو حیزبە لەبارەی گەندەڵی و تەزویر و بەفیڕۆدانی داهاتەوە بە یەکتری دەڵێن ڕاستە، بەڵام گومانیان هەیە کە ئەوە جۆرێک لە ڕێککەوتنی پێشوەختە بێت لەلایەن بەرپرسانی باڵای هەردوولاوە بۆ خۆدزینەوە لەو بارودۆخە خراپەی کە ئێستا حکوومەت و هەردوو حیزب تێیکەوتون و دەیانەوێت ئەو فشارەی کە لە سەریانە لەو ڕێگەیەوە کەمی بکەنەوە. دۆخەکە ئاسایی بێت یاخود دروستکراو هیچ لەو ڕاستیە ناگۆڕێت کە هەردوو حیزب بەرپرسیاری یەکەمی خراپی بارودۆخی هەرێمن و ئەوەشی ئێستا هەرێم تێیکەوتووە ئەنجامی گوێنەگرتن و حساب نەکردنی هەردوولایە بۆ ئەو هاوار و پێشنیاز و هۆشداریانەی کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە حکوومەت و بە هەردوو حیزب دراوە. ئەوان کە ئێستا یەکتر تۆمەتبار دەکەن بە دزی و تەزویر و گەندەڵی کەواتە خەڵکی هەرێم مافی خۆیانە بپرسن ئەگەر ئێوە خۆتان لەو هەموو بارودۆخە خراپەی کە بەسەر ئەم وڵاتەدا هاتووە دەدزنەوە کەواتە کێ بەرپرسیارە و کێ دەبێت هەوڵی چاکردنی بدات. ئەوە کامەلایەنە کە زیاتر لە 30 ساڵە حکومڕانی ئەم هەرێمە دەکات و هێشتا نەیتوانیوە نمونەیەکی باش پێشکەش بکات. کام حیزب و کام کابینەی حکوومەت خۆی بە بەرپرسیاری ئەو هەموو گەندەڵی و دزی و تەزویرە دەزانێت کە خۆتان بە زمانی خۆتان و لە ڕێی ئەندام و کادرەکانی خۆتانەوە بە ئاشکرا هاواری بۆ دەکەن.